جارێکی تر خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوە وە خۆیان دەڵێن ساڵانێکی زۆرە لە چاوەڕوانی گەیاندنی خزمەتگوزاریەکانن. ڕێمان پێ نادەن خانی دروست بکەین 125 مەتری داوامان ئەوەیە ڕێپێدانمان دەنێ و خانی دروست بکەین 125 مەتری. لە 2023 ئەو عەرزانە دابەش کراون تا ئێستا هیچ خزمەتگوزارێکی بوو نەچووە. ئەمە دەمانەوێت هەر وەکو خزمەتگوزاری سەرەتاییەکان فەتحی کۆڵانەکان بۆی خەڵک بتوانی خانووی بکە فەتحی کۆڵانەکان ئاو کارەبا ئەو خزمەتگوزارە سەرەتاییانە هەبن هەتا هاوڵاتی بتوانین لەوێ خانووی دروستکە. داواکاری خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک کردنەوە و پێدانی ڕێگەدانە بە زەویەکانیان و بە جێگەیاندنی ئەو بەڵێنانەیە کە پێشووتر پێیان دراوە. داوامان ئەوەیە کە خزمەتگوزاری لە بۆ بچیتن ئەو ئاردانە هەروانە مینێتەوە دەستی پێ نەکرێ کۆمەڵک ماوەک بەڵێنی خزمەتگوزاری دەدەن ئاردەکان بەرز دەبتەوە دوایە دووبارە کۆمەڵک کەس قازانجی لێ دەکا و کۆمەڵک بە زەرر دەیفرۆشتەوە کۆمەڵەشتر هیوادارین ینی بە زووترین کات ئەو بەڵێنانەی کە خۆیان دایتیان ینی جێبەجێ بکە. چەندین ساڵە لە 2013 و چاردە کردمانە هەتا ئێستاش هەرمایە زەرەرێکی زۆریشە خەڵک ئەمن بە شەخصی خۆم کرێتی نیمە بەرام دەیان خەڵک نووسنگەم هەیە هاتی عەدمان لۆ کڕیا کرێتیە مەمنونە ئێستا ڕێ پێ بدا بچە ناو قڕێ بە 125ەکەی خۆی بیکاتێ. زیاتر لە 18 ساڵە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە هەولێر کە ژمارەیان نزیکەی 20,000 پارچە زەوی دەبێت داوا دەکەن ڕێگە پێدانیان پێ بدرێتن و زەویەکانیان بکەن بەخان و بەڵام بۆ خۆیان دەڵێن تا ئێستا هیچ هەنگاوێکی کرداریان بۆ نەندراوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.